شتێکیش بەسەر خۆما هاتووە، یعنی زۆر قەلەقم. مامۆستاگیان من تقریبا ساڵێکە بەردەوام هەموو شەوێ دوای نوێژە ئیشا سوورەتی بەقەرە ئەخوێنم بەردەوام. لەبەر چی؟ وەڵاهی بۆ هیچ شتێک، بەڵام حەزم پێیەتی، حەزم لێیەتی، یعنی چۆنەڵی ئارامم ئەکات. من لە ماڵی خۆما بووم، بەڵام ئەوە بۆ ژیانم زۆر ناخۆش بوو. لایم کێشە و مشکیلەمان هەبوو لەگەڵ هاوسەرەکەمە، یعنی کە دەستم کرد بە سوورەتی بەقەرە وتم خوایە یەکەم من لەوە ڕەزامەندی تو قورئانە ئەخوێنم بۆ ئەوەی کە ئەم ئاەت ئەم سوورەتەم خۆش ئەوێ. دوای ئەوە وتم ئەگەر مانەوەی من لەگەڵ ئەم پیاوەیە ئەبێتە مایی خێر و بەرەکەت و خۆشی خوای ئیسلاحی حاڵمان بکەی، ئەگەر ناش بێتە مایی یعنی ئەبینە کێشە بۆ یەکتری و دڵتەنگکردنی یەکتری، ئەوە خوایەکیان بە ئاسانترین شێوە دەستمان لە دەستی یەک بێتەوە. بڕوا ئەەکەی مامۆستا سۆران دوای 5 مانگ نەگەشتە 24 سەعات ئێمە لە یەکجیا بووینەوە. باشە سەرەتاش کە سوورەتەکەم ئەخوێند دەمم دانەکانم خەریک بوو ئەکەوت، چۆن ئەڵێ ئازارێ لە دەمما هەبوو، یعنی دانم ئەمووی ئێشیە کرد، چۆن دانێکە ئێشکە لەم سەر بۆ سەر هەمووی ئازاری هەیە ئاوا بوو. هەتا وەکو 3 مانگی ڕێک بەردەوام من کە ئەو سوورەتەم ئەخوێن هەستمە کرد کە زۆر دەمم قورسە، دانم ئێشیە کرد، دەمم قورس بوو، دڵم تەنگ بوو. تقریبا دوای 3 مانگ کە من باش بووم، ئەوە ئێستا من 7 مانگە جابوومەتەوە مامۆستاگیان. بەرد ئاوا 2-3 جارە من خەو بە جادوکەرەوە ئەبینم، یعنی بڕوا ئەکەی کە ئێستاش ئەوە 2-3 هەفتەیە من ئەو قورئانە ئەخوێنم، سوورەتی بەقەرە ئەخوێنم، هەستەکەم وەکو 3 مانگ لەمە و پێش نییە، وەکو 2 مانگ لەمە و پێش نییە دەمەم قورسە بێت. 2-3 جارە من خەو بە جادوکەرەوە بینم، لە خەوما بینم، لە خەوما ئەچمە بەر دەرگاکەی، بەڵام ناچمە ژوورەوە، بەڵام چۆن ئەڵێ تەنانەت ئەم شەو خەوم پێوە بینی، بڵین دوێنێ شەو خەوم پێوە بینی لە خەوما لە بەردەم دەرگەی جادوکەرەکەیە بوو، من ئاوێکم پێ بوو، ئاوێکی ڕۆشن بوو، بەلوعایەک بوو بەدەستمەوە. ئەم ڕژان لە بەردەم دەرگاکەیە ئەیویست من ببینێ، من نەمهێشت ئەو جادوگەرە من ببینێ. باشە بە هیچ شێوەیە نەمهێشت من ببینێ، بەڵام ئیتر ئەمە 2-3 جارە من ئەو خەوە ئەبینم. ئایا پرسیارێکی کەشم ئەوە بوو من گوناحبار نیم کە من بە هیچ نیەتێکەوە سوورەتی بەقەرە ناخوێنم، بڵم بە ئاواتم بگەمیان بە شتێک، تەنها ئەگەر شەوێ نەیخوێنم و ئەزانم دنیام لێ ڕووخاوە، یعنی ئەوە نەم حەز بێتی کە بێ هەموو شەوێ بیخوێنم. ئیتر وتم زانم ڕەئی بەڕێستان چیە سەبارەت بەوە، یعنی زۆر لە حاڵەتێکی زۆر ناخۆشام. ئەگەر هاوکاریم بکەی بە جوابدانەوە بێ بە هەر شتێ بێ، من سوپاس دەکەم مامۆستاگیان. زۆر باشە. طبعا شوێرەکەم بەڵێ ئەو خڵانیم کەوا بینیوتە، من سەیری خەونامەکەی ئیبن سیرینم کرد، محەممەدی کوڕسی ئەفەرمیە ئەگەر بتەوێ بچی بۆ لای جادوکەر، باشە یا بچی بۆ لای ساحیر، باشە دوو لێکدانەوەی بۆکە. لێکدانەوەی یەکەم ئەڵێ هي ذنوب قام بها الشخص الرائي وعليه أن يتوب منها سريعا. أفرميها أم كسا تاوانكي أنجام داوا أبيت توبي لك زور بقبلة. أما أفرميها أما وكو تفسيرك أواي بكرة. أفرميها تفسير تري إيجابي تري هي أفرميها رؤية الساحر في المنام أفرميها بينيني كسي جادوگر لخودا دەلالەتەکە بۆ شتێکی باش کە ژیانی ئەم کەسە بەرەو ژیانێکی خۆشتر ئەڕوا و ژیانی باش بدێت، کەواتە دوو شتە ئەوەی تۆ ئەیبینیت، یا ئەوە تاوەکوتم گوناهێکە ئیتر بزانە حەقی کەسێکە بەسەرتەوەیە، گوناهێکە لە بینی خۆت و خوایە، هەر شتێکە تەوبەی لێ بکە، یا تەفسیری دووەم هەڵەگرێ کە تۆ ئینشاءالله ژیانێکی خۆش چاوەڕێت ئەکات. ئەمە خەوەکەت ئینشاءالله جێگەی قەلەقی نییە و زۆر باشە، چکە هەردووکیان حەلە بێت، دەتوانی لەوەیان ئەگەر خەلەلێکە بێ خەلەلەکە چاک بکێ، ئەوەی ترش بەشارە و مژدەیەکە ئینشاءالله چاوەڕوانی بە. بەنسبەت ئەوەی کەوە ئێستا تۆ وەزعەتێکە چێت
ڕەنگە ینی ئەکرێت ئێوە لەگەڵ هاوسەرەکەتا سحرتان لێکرابێت باشە سحرتان لێکرابێت و ڕەنگە ینی ئێستا حالین سحرەکە نەمابێت بەڵام قەلەقی دەورە بینێک ئامەد بەسەر هاتووە دوای ئەوەی کە تۆ جیابوویدێتەوە طبعا بتوێنێتەوە کەلێنێکی گەورەیە ناڕەحەتێکی زۆرە تۆ بیری لێکەیتەوە هەر کاتێ بیر لە برینەکانت بکەیتەوە بیر لەو ڕۆژانە بکەیتەوە کەوا ڕۆژانێکی خۆش بوو یادگاریکی خۆش بوو لێت تێکچووە طبعا هەمیسان تووشی کە ئابابی تووشی بێتاقەتیە بیت بۆیە هەر کاتێک کە قورئانیش بخوێنی وە هەستەکەی لەو کاتانەیە کە عادەتەن تۆ خەریکی عیبادەتکردنی زۆرجار تۆ ئەوە بێ بە خەیاڵتە دایما لە کاتی قورئان خوێندن و عیبادەتە زۆرجار یادگاریەکان هەمیسان دووبارە ئەبنەوە ئەو ڕۆژە تاڵانی کە یعنی بەڕێت کرد هەمیسان دێتەوە خەیاڵت بۆیە هەستەکەم هەر ئەوە بێت و بەردەوام بە لەسەر خوێندنی سوڕەتی بەقەرە ئینشاءالله خوای گەورە شیفاتتدا و هەم ئەگەی بەو ئاواتی کە لە دڵتایە بە قوربانە بم یاخوا دەست و چاوک خۆش خوا جەزەوباتەوە مامۆستاگیان زۆر سوپاس دەکەم مەمنون دەستی و کاکەی خۆش بێ کە مایکەکەی وەرگرت زۆر سوپاس مامۆستاگیان بەس یەک ئامۆژگاری لە براتەوە ئێوە چکە هاوسەرگیریتان کردو و ئیتر جیابوونەتەوە بە هەر هۆکارێ کاتان لێکم ئەکاونتەکانتان مەسجەکانی داخن بۆی هیچ کەسێک نەتوانێت لەو ڕێگەیەوە فریوتان بات لەو ڕێگەیەوە داوای هاوسەرگیریتان لێ بکات خۆتان ئەزانن سوشیال میدیا جیهانێکی مەجازیە و خەڵکێکی زۆر ناڕەسەن بە شێوازی بەکاریهێنێت ئیستیغلالی خەڵک دەکەن بۆیە ئەم نەسیحەتەم بۆ تۆ تەواوی هاوشێوەکانتە تەواوی ئەو کوردستان و چانەمەکەنێت لە سوشیال میدیایە مەسجەکانتان داخن بە هیچ شێوازیەک ڕێگای مەسج و نامەکانتان بۆ هیچ کەسێک مەکەنەوە ئەگەر کردتانەوە ئێوە هەموو کەسێک بۆ خۆی ئێستا ئیمڕۆ تەلەفۆناتی هەیە مەسنجەری تایبەت بەخۆی هەیە بەڵام ئەپەکانتان ئەم ئەپانی کە هەموو خەڵکێکی بینێ ئەو ڕێگایانە داخن قوفڵیکەن بە هیچ شێوازێک نەبیێڵن کەس کۆمێنتان بۆ بنووسێت نەبیێڵن کەس نامەتان بۆ بنێرێت بۆ ئەوەی بە سەلامەتی تیا دەرچن چونکە ئەو کەسانەی کە تووشی خەڵکی نانەجیب و خراپ بوونا خەڵکی کەسی دڕندە بوونا هۆکارەکەیە بووە سەرەتا دەرگای بۆ کردوێتەوە کە دەرگای بۆ کردوێتەوە ئیتر لە دەرگایدا و دەرگای بۆ کردوێتەوە دوایی لەو دەرگایەوە تووشی فیتنە بووە بۆی ئێوە هەر لە سەرەتاوە دەرگاکان لە ئەو خەڵکە داخن دەست خۆش بێ بە سەر چاو مامۆستای